سڵاو ڕێز هاوڕێیان بابەتێکی کورت بوتان باز دەکەم لەسەر دەڤەری بارزان دووشت لەوێ قەدەغەیە هەبێت دووشت کە لە هەموو کوردستان هەیە بەڵام لە بارزان قەدەغەیە یەکەمیان بورجی تەلەفۆن تەنانەت کۆڕێکی لێیە نە ئاسیا نە زێن هیچ کۆمپانیایەکی تەلەفۆنی تر بۆیان نییە بورج لە دەڤەری بارزان دابنن دەڤەری بارزان قەزایەکە و دونایە مێرگەسوور بلێ بارزان لەگەڵ نزیکەی 250 گوند هیچ بورجێکی تەلەفۆنی هیچ شەریکەیەکی تر لێی نییە و بۆیان نییە دابنن ئەوان ئەگەڕێنەوە بوو بابەتی ئەمنی مەسەلەیەکی ئەمنیە ئەمە یەک خاڵی هەرە گرنگەکە کارەبای 24 سەعاتیە کەواتان پرۆژەی کۆمپانیایەکە نزیکی سەرۆک حکومەتە و فشەفشی پێدەکەن و کارەبای 24 سەعات و ئیتر تا کۆتایی دەزانن کارەبای 24 سەعاتی لە بارزان نییە و نابێ هەبێ تا ئێستش لە دەڤەری بارزان مواریدەکان ئیشی خۆیان دەکەن من ناڵێم ماڵە شێخەکانیان بدا ماڵە ئەوانە هیچ کارەبان هەیە بەڵام ئەو دەیانە بلێ بارزان مێرگەسوور ئەو هەموو گوندانە هیچی نابێ کارەبای 24 سەعاتی لێ هەبێ بۆ من پرسیم بۆ وتیان ئەو ئامیرانەی کە دائنن کە کارەبا دەخوێنە هەر ماڵێک چەندی سەرف کردووە ئەمانە هەمووی GPS تێدایە و ئەمەش باش نییە بوو ڕۆی ئەمنی بوو ئەم دەڤەرە چونکە هەمووی دیار دەبن دەتوانن لە سەنترالەوە بزانن ماڵی کێوە لەکوێیە چونکە هەموو ماڵێک ناوی نووسراوە ئەم خانووە هیکەیە ناونیشانی ئەدرێس و ئیتر هەمووی دیار دەبێ بۆیە لە دەڤەری بارزان نابێت کارەبای 24 سەعاتی هەبێ کەواتە خەلەلێکی ئەمنی هەیە نانەوێ خەڵکی ئەو دەڤەرە کەس هیچە لێ بزانێ من لێرە پرس دەکەم و سەرۆکی حکومەت ئایا ئەو هەڵەی تێدایە یان ئەو شتەی تێدایە کە زۆر خراپە بوو دەڤەری بارزان نابێ لەوێ کارەبای 24 سەعاتی هەبێ ئەی بوو ئەوە بۆ خەڵکی تری کوردستان جائیزە و دەکرێت هەبێ بوو ئەوان نابێ لێرە ئەمە زیاتر لێکۆڵینەی لەسەری دەبێت زیاتر ئەبێ پرسی لەسەر بکەین بوو لەم جیهازانە چی تێدایە کە جیهازێکە دەزانێت ئەم ماڵە چەندی سەرف کردووە جیهازێکە بێتاتە سەنترال کە ئەم میزانیا هیکەیە و چەندی سەرف کردووە ینی ئەمە لەوانەشتی تریش دێدا بێژگە لە GPS من لێرە ئەم پرسیارە لەو کەسانە دەکەم کە لە کاری تەکنیکی زیرەکن هەمووتان هەتانە لە ماڵی خۆتان سێرجیکەن بە دوای بگەڕن دیارە ئەمە شتێکی هەیە بۆیە نایڵن لە دەڤەری بارزان کارەبای 24 سەعاتی هەبێ هیوادارم حکومەتی کوڕەکەی مەسعود بارزانی وەڵامی ئەو شتەش بدەتەوە بۆ لە بارزان نابێت کارەبای 24 سەعاتی هەبێ بۆ موالیدەکان لەوێ تا ئێستا کاری خۆیان دەکەن ئەم دوو بابەتە بورجی تەلەفۆن و کارەبا ویستم بۆ ئێوەی بەڕێز بڵێم کە لە دەڤەری بارزان دەڤەرێکی داخراوە هەڵبەت خەڵکی ئەوێ بێگوناحە زۆربەی خەڵکی ئەوێ من ناڵێم هەموویان بەڵام زۆربەیان ئەوانیش دەناڵێنن بە دەستی مەسعود و کوڕەکانی ئەوانیش زیاتر لە ئێمە ئەشکەنجە دەدرێن زیاتر لە ئێمە زوڵمیان لێ دەکرێ لە ژێردەستن و هیچیان پێ ناکرێ چونکە پێیان دەڵێن ئێوە بارزانین تکاتان لێ دەکەم هەمووتان بارزانیەکان هەمویان بە یەک چاو سێری مەکەن مەڵە مستەفا کوڕەکانی مەڵە مستەفا نەوەکانی مەڵە مستەفا ئەمانن کە سەرەتانن بۆ گەلی کورد ئەمانەی تر بەقیەکەی تر وەک هەموو خەڵکی کوردستان ناچارە بەرکەچی ئەوان بووە نەکەوی ینی بەشێکی زۆری سپاسان دەکەم ڕۆژێکی خۆش